مەکانی نور بریتین لە تەفسیرێکی 6,000 پەڕەیی کە تەفسیرێکی قورئانی پیرۆزە و مامۆستا سەیدی نورسی زانای بەناوبانگ و هەروەها ئەو زانایی کە خزمەتێکی باشی بەیانی پیرۆزی ئیسلام و هەروە بە خەڵکی و مسلمانان کردووە ئەم تەفسیرەی داناوە کە لە 20 بەرگ خۆی دەبینێتەوە وەروەها نووسینی ئەم تەفسیرە بە زمانی تورکی بۆ بەڵام بۆ چەندین زمانی جیاوازی جیهانی وەرگێڕا و گرنگی ئەم تەفسیرە لەوەدایە کە بە شێوازێکی جیاواز لە تەفسیرەکانی دیکە نووسراوەتەوە کە لە 20 بەرگ پێکاتەوە وەروەها خوێندن و وەروەها ساڵانە چەندین خول لەسەر ئەم تەفسیرە و شێوازی بەرەو پێشچوون و شیکردنەوەی ئەم تەفسیرە بەڕێوە دەچێت کە لە ئەستەمبول بەڕێوە دەچێت و سەنتەری لاوانی شێکێک بوون لەو سەنتەران و لەو گەنجانەی کە لەو خولەدا بەشداریان کردووە و ئێمە باس لەوە دەکەین بزانین ئایا گرنگی بوونی ئەم جۆرە خولانە چیەوە ئایا گرنگی چیە کاتێک کە کەسێک یاخود گەنجێکی هەرێمی کوردستان بەشداری ئەکات و سوودی چییە بۆ کۆمەلگای ئێمە و باز لەوە دەکەین بزانین شاز بەشداریکردنی خولەکە چۆن دەبێت و هەروەها گرنگی ئەم تەفسیرە و وەشیکردنەوەی تەفسیری قورئان کە لەلایەن سەیدی نورسیەوە پەیامەکانی نورەدانراوە گرنگێکی چیە بەتایبەت بۆ ئێمە موسڵمان و هەروەها بۆ کۆمەلگای کوردی گفتوگۆ دەکەین لەسەر ئەم بابەتە هۆنیاگیان کە میوانێکمان دەبێت کە بەشداری بووی خولەکە بزانین ئایا شێوازی بەڕێوەچوونی خولەکە چۆن بووە و هەروەها بۆ گفتوگۆکردنی زیاتر دەربارەی بەڕێوەچوونی ئەم خولە زانستیە کە تایبەتە بە پەیامەکانی نور میانداری بەڕێز نەبەس شوانیمان کرۆ بەشداربووی خول لە ئیستانبول کاک نەبەس بەخێربێ سپاس و ئامادەبوونت خۆشحاڵ کاک نەبەس زۆر سپاس مەمنونم زۆربەمان دەربارەی پەیامەکانی نورمان بیستووە بەڵام ڕەنگە هەندێک کەس هەبن تا ئێستاش بم نووسینە بم تەفسیرە گەورە ئاشنانە بن ئەگەر باسێک لە پەیامەکانی نور بکەین پەیامەکانی نور چیە؟ پێشەکی مەنای خۆی گەورە و میهرەبان پێشەکی بەخێراتنی پەیامەکەتانەکەم کە پەیامێکی گەورەیە کە گرنگی بە گەنجە دەن و ڕۆڵی ئەمەتان بە تایبەتی چوونی سەنتەری لاوان و پەرەپێدانی لاوان پەیام لە خەمی گەنجا بووە چ بەوەی کە هەمیشە لە ئازارەکانیا بۆ چ بۆی کە پەیامەکانی بگەینێ بە کۆمەلگا زۆر سوپاسدانەکەم سوپاس بۆم دیدارە سوپاس بۆ پەیامی ڕۆژیش بەخێوێ دووبارە زۆر سوپاس هەڵبەتە گەشت بۆ خۆی هەر لایانی فیزیکی نییە گەشت جانبێکی ڕۆحی و کۆمەڵایەتی و مێژووی هەیە گەشتکردن بۆ هەر وڵاتی تایبەتمەندی خۆی هەیە گرنگی خۆی هەیە سوودی خۆی هەیە گەشتکردن کاریگەری هەبووە لەسەر ئینسان لەسەر ئادەمی زادەکان هەر لە کۆنەوە گرنگیان پێداوە بە تایبەتی لای فەیلسوف و زانا و بیرمەندەکان کە ڕۆڵی گەورەی هەبووە ئێمە وەکو سەنتەری پەرەپێدانی لاوان بەشداریمان کردووە داوات کراوین لە بۆ ڕێکخراوی نور ڕێکخراوێکی گرینگە ڕێکخراوێکی بە ئەزمونە ڕێکخراوێکی پێشکەوتووە لەسەر مامۆستای بیرمەندی گەورەی کورد مامۆستا نەورۆسی بنیاد نراوە بنیاد نراوە گرنگی تایبەتی خۆی هەیە ئێمە چوینە کۆمەڵێک دەرس و وانەمان خوێندووە دەرس و وانە جۆویستی بووینە گفتوگۆمان کردووە تایبەت بۆ بە پەیامەکانی نور تایبەت بۆ پەیامی کە چۆن کۆمەلگای مرۆڤایەتی هەڵەسێتەوە ڕاست دەبێتەوە ئێمە هەر جۆمان لێ بووە لە بیئەیەکدا ژیاوین خەڵک زیاتر بۆ قسەی بۆ بەرامبەر کردووە لە خەتیب و داربێژ و زانا و بیرمەندەکانمانەوە بەڵام کەمتر جۆویستی ئەوە بۆ بگەڕێتەوە بۆ ناخی خۆی و بیری گۆڕانکاری لە ناخی خۆیان دروست بکە پەیامەکانی نور لەو دەوروبەرەیە سەنتەر ئەگرێ کە ئێمە ئەو ئاەتانی قورئان کە باسی تەفەکر و بیرکردنەوە و نەفس و ڕامان و تێڕوانین و ئەواناکە کە جۆرێک لە جۆرەکان ئێمە بگەڕینەوە بۆ دەقە قورئانیانەی سیرەکەی نەگەر لە بابەتێکی فقهیە چەندین کتێبی فقه و توراسی فقی گەورەمان هەیە چەند ئاەتێک نووسراوە بەڵام بچینە باسی تەسکیەی نەفس باسی عرفان باسی ئەوەی کە بە جۆرە لە جۆرەکان بیرکەینەوە بیرکردنەوەیکی سەلیممان هەبێت چەندین ئاەتی قورئان نووسراوە چەندین سەرگوزشتەی پێغەمبەران هەیە عەلەیهی سەڵات وسەلام کە بۆ ئێمە تۆمار کراوە بە جۆرە لە جۆرەکان نەفس یعنی ئەو بکەینە جۆرێک لەوەی کە گۆڕانکاری دروستکەیتە بکەین بۆی کە خاڵێکی سەنتەر بێ خاڵێکی لاوەکی نەبێت لە ئینسانە بگەڕێنەوە بۆی کە ئێمە هەمیسان بیرێکی نوێ دابڕێژین بۆ خۆمان جۆرێک لە جۆرەکان مامۆسا ئەو کاتێک کە تەفسیرەکەی نووسیوە ئەو کاتی کە پەیامەکانی دەست پێ کردو ئەو کاتە بۆ کە ئینسان بەلا و ڕوح و
جیهانی ڕۆحی بەلاوە فەرامۆش بووە گرنگی بە جیهانی مادەداوە ڕۆڵی مادەگەرایی هەبووە بە تایبەتی ئەو کاتە بۆ کە ئەلمانیەت هاتووە بۆ دەوڵەتی تورکیا و خلافەتی دەوڵەتی عوسمانی لە ناوچووە ئەوان زیاتر خەڵک ڕووی لە مادە کردووە لە هەر شتێک کەنیان بینێ بڕیان پێ نەبوو بێ جانبێکی ڕۆحی فەراقێکی ڕۆحی گەورە دروست بووە بەڵام قورئان ئەیگەڕێنێتەوە بۆ مەسەلێ و دێ باسیێواکە مامۆستا نەورۆسی کە تەفەکور لە ناخی خۆمانە بکەین. باشە گرنگی ئەم جۆرە خولانە بۆ گەنجێکی هەرێمی کوردستان بۆ سنتەری لاوان بۆ کۆمەلگای کوردی چییە؟ گرنگەکەی زۆرە ئێمە توانین ڕیزبەندیە بکەین یەکێک لەو شتانە ئەوەیە کە لە بواری پەروەردەییدا پێشکەوتنێکی زۆر لە پەروەردەی لە وڵاتی تووشیا هەیە یعنی ئەو ڕێکخراوە پەروەردەیانەی کە بوون لە لۆکاڵی دەرچوونە لە ناوچەی دەرچوونە زۆربیان تورک بوونە بۆ نمونە ڕێکخراوی گوڵەنمان هەیە یعنی سەیرەکەی جیهانێکی گەورەی لە سەدان وڵات بنکەی هەیە ڕێکخراوی نورمان هەیە لە بواری پەروەردەییدا لە ناوچەی و لۆکاڵی خۆی لە تورکاتیە پەڕانەوە هاتووە بۆ جیهانی عەربی و بۆ جیهانی ئیسلامی بۆ جیهانی ئەوروپیش گەڕاوەتەوە هیچکە لەو شتانە دووەم ڕێکخراوی بەڕێوەبردننی توانای بەڕێوەبردن و ڕێکخراویان زۆر بەهێزە یعنی سیستەماتیک لە ناویانە گەشەی کردووە ئیدارەدان و پەرەپێدانی تواناکانی مرۆڤ لەوێ گەشەی کردووە سێ ڕێکخراوەکانی ئەوان ئەزمونیان لە ئێمە زۆر زیاترە ینی ئێمە توانین فێری بەراوردکاریەک بین ئەو ڕێکخراوانی ئەوان کە بە عەقڵێکی گەورەوە بە بیرێکی گەورەوە بە دنیابینینێکی گەورەوە بۆ خۆی هەرتوو جێیەکی گەورە و گرینگە لەبەرەوەی لە ناو جیهانی ئیسلامیە و بە جیهانی ئەوروپیشەوە بە جیهانی ئەوروپیشەوە تێکەڵە ئەتوانی دوو جیهان لەوێدا کۆ بکەیتەوە لە تورکیا بیبینی بۆیە ئێمە یەکێ لەوانە پەروەردەیی بوو یەکێ لەوانە پێشکەوتنی تاک بوو یەکێ لەوانە دروستکردنی قیادە بوو یەکێ لەوانە بە ئەزمونکردنی ئەو ئەزمونەی ئەوان بوو یەکێ لەوانە سیستەماتیک بوو ینی ئەو سیستەمەی کە ئەوان ئەیبینی دیتەوە بەراوردێکی بە خۆمان بە بیئەی خۆمان بە ژینگەی خۆمان چۆن ئێمەش بتوانین گەنج و لاوەکانمان لەسەر ئەم کۆمەڵە گۆڕانکاری و ئەزمونە دەست پێ بکەین یەکێکە لەو شتانە ئەوەیە کە ئاشنای ئێمە کە چوینە ئاشنای نەتەوە و هۆزەکان و نەتەوە و زمان و شوێنەکانی ترەبی ناوچەکانی ترەبی هەر نبینی بەس لە کوردستانە یان لە عێراقا هەیە بۆ نمونە خەڵک هاتبوو لە ئێمەنەوە هاتبوو خەڵک هەیە لە کۆڵمبیاوە هاتبوو خەڵک هەیە لە تونسەوە هاتبوو ئێمە لە عێراقەوە هاتبووین ئەو ئەیوە ئێمە بەشداریی زۆرمان هەیە لە نێو دەوڵەتانە مؤتەمرەکانی جیهان زۆر بەی سێرەکەی لە تورکیا کرێ ئێمە ئەم هەموو ریزبەندی کە ریزمان کرد وامان لێکە کە سەردانی ئەو وڵاتە بکەین و سەرەڕای ئەوەی کە خۆشیان داواتیان کردبووین باشە خولەکە چنێکی خایان چەند ڕۆژ لەوێمانەوە کی ئەوانەکانی ئەوتەوە بەڵێ خولەکان خۆی 7 ڕۆژ بوو ئێمە لەبەر بەهۆی ڤیزە و دواکەوتنی ڤیزە و فریان نەکەوتین بەڵامی تر دوای ئەوە درێژیان کردەوە گۆڕیان کاتی خولەکەیان گۆڕی خولەکە 7 ڕۆژ بوو کاتەکان بە سیستەماتیک بوو مەسەلەن کاتی ناخواردنەکان دوای ناخواردنەکان وانەوتنەوە بیر و بۆ چون گۆڕینەوە دەرزدان مامۆستایەکی بەڕێز و خاوەن ئەزمون دکتۆر عەسام هاتووە ئەو دەرسانی ئەو پەیامانی نور کە بۆ جیهانی ئەمڕۆ گرینگن بۆ زاراوی ئەمڕۆ گرینگن کە جۆرە لە جۆرەکان فەرامۆش کراون ئەو دەرسانەی ئەوتەوە بە ئێمە ئەو دەرسانەی لە محازەرەکانە باسە کرد و باسی ئەو گرنگجیە کرد باسی ئەو چالاکیانەیە کرد کە ڕێکخراوی نور چۆن ڕۆڵی هەبووە لە نەک هەر لە تورکیا لە دەوڵەتەکانی تریش و لە قەوم و کەسایەتەکانی تریشە ئێوە چەند بەشدار بووی کورد بوون ئێمە 7 بەشدار بووین باشە هەر لە هەرێمی کوردستانەوە بەشداریتان کردبوو یاخود بەشداربووی دیکەش هەبوو ئێمە بەس لە هەرێمی کوردستان و سەنتەری پەرەپێدانی لاوان بەس لە هەرێمی کوردستانەوە بەشداریمان کردبوو ئەین بەس ئێوەی کورتیا بەڵێ ئەم بەس ئێمە کورد بووین وەکو ڕێکخراوی سەنتەری پەرەپێدانی لاوان ئێمە کورد بووین لێ بەشداریمان کردبوو ئەمە چەندەم ساڵێتی ئێوە وەکو سەنتەری پەرپێدانی لاوان یەکەم ساڵتانە کە ئاها بەشدار بوو ئەنێرنیان لە ساڵانی پێشووتریشدا بەشدار بووتان هەبوو نا بەڵام ئێمە پێشتر بۆ مامۆسایان و خەڵکی تر هەبووە بەڵام ئێمە دەستپێکی کارەکەمان ئەڵقەیەکی نوێمان دروست کرد لە ڕێی جەنابی ماوەسا دکتۆر ماوەسا ئەحمەد کەرکوچیەوە ئەو پەیوەندیە دروست کرا و کاک ماوەسا سەلمانوان و هەمووی ڕۆڵی هەبوو لە ناردنی ئەوەی کە یەکەم جار اینجا ئێمە وەکو ئەم ساڵ بە دەستپێکێکی بە زۆر بڕۆین و ڕیزبەندی بکەین ئێمە یەکەم ساڵمان بوو کە ڕۆڵمان هەبێ و بەشداری تیا بکەین بە شێوەیەکی فەرمی باشە خولەکە کەسێکی ئاسایش ئەتوانێت بەشداری بکاتیایدا یاخود تەنها لە ڕێگەی داوەتنامەی خۆیان و خۆیان هەڵی ئەبژێرن کە بەشداراوەکان ئەوە پەیوەندی بەوانەوە هەیە چونکم تۆ داوات کراوی داوات خۆت دەزانی لە ئاستی لۆکاڵیە لە ئاسی خێزانێکە تا داوات نەبێت توانیم چی بۆ ماڵێ
ئەو کەسانی کە داوات کرابن خۆیان داوایان کردبوو داوایان لە سنتەرەکەمان کردبوو چەند کەسێکی نوخبا چەند کەسایەتیەک کە کەسێک بتوان ئاشنا بن بتوان دوایی سوود لەم بەرنمەیە ببین کە گەڕانەوە بۆ کوردستان ئەوە نەبێ هەر جۆرە لە جۆرەکان سیرکەر بێ یان جۆرە لە جۆرەکان بەس جۆڕایال بێ جۆرە لە جۆرەکان بتوانێت ئەم ئەزمونە بگەڕێنێتەوە بۆ کوردستان بە سوود و بەشتی باشترەوە کە ئیسفادی لێ بکات لەگەڵ ئەم ژینگەی ئێمەیە هەڵکە ئەوان خۆیان کردبوو داوادنامەکەش کاچێتە سەفارەت لە سەفارەتەوە بۆیە بە ڤیزا ئەدەن و خۆتان زانن وەکو ڤیزا بەو شێوە ئاسانە نیە کە ئێستا وەک جاران وەربگیرێ بەڵێ کاک دەبەز ڕەنگەیانی پێشەوەی کە ئێوە بچنە ئەوێ دەربارەی پەیامەکانی نورتان بیست بێ یان دەربارەی ئەم جۆرە لە خولانەتان بیست بێ کە لە وڵاتانی ترەکرێتەوە جیاوازی چی بوو کاتێک چوونە ئەوێ ئەو زانیاریانی کە لێوێ بەدەستێهێنی ئەو عیلاقاتانی کە لەوێ دروستیەکەی تا چنێک ئەمە ئەتوانین بڵین دەرگایەکە کاتەوە بەڕووی تۆیە کە بتانی زیاتر بەهرەمەند بی لە زانا کەڵە پیاوانی کە هەنوو لەو زانستانی کە پێویستە گەنجی کوردیش خۆی دەربارەی شارەزا بکە خۆی کە ئێمە لە بیئەیە کاژەی لە ناوچەیە کاژەی عادەتەن ئەو ڕێکخرا و ئەو سەرۆک و ئەو زانایانە ناسی کە لەو ناوچەیە بوونە کە تۆ گەشتەکەی یەکەم شت ئاشنای ئەوە بی کە زانای تر و بیرمەندی گەورەی تر هەیە بیرمەندی تر هەیە لە جیهانێکی ترایە و لە دەوڵەتێکی ترا و ڕۆڕی هەبوو دوو ئەو بەراوردکاری فێرەبی یعنی ئێمە ڕێکخراوێکمانەیە سنتەرێکمانەیە فێری بەراوردکارێبی بۆ نمونە چەند ڕێکخراوێکی ترمان بینیوە کە دەی بەراوردیەکەی ئەم بەراوردە زۆر مهمە بەراوردێکی ڕۆشنبیریەکەی بەراوردێکی ڕۆحیەکەی بەراوردێکی کۆمەڵایەتیەکەی بەراوردێکی ئاینیەکەی بەراوردێکی کەسایەتیەکانەکەی ئەمەیش کە لەو شتانێک تر کە جیاوازیە و کە ئێمە پێشتر نەبینیمان خاڵێکی تر لەو خاڵانە ئاشنای کۆمەڵێک کەسایەتی و زمانەبی کەلتوری جیاوازەبی سیرەکەی کەوەی کۆمانی کردوتەوە ئاینە ئەوەی کۆمانی کردوتەوە ناسنامەیەکە ئەوەی کۆمانی کردوتەوە بیرێکە ئەوەی کۆمانی کردوتەوە زانایەکە چەند ساڵە وەفاتی کردو بەرهەمەکانی کە ئێستاش کاریگەری هەیە یەکی ئەوانە یەکێکە لەو شتانێکێک زۆر گرینگە بەلامانەوە ئەوە سیستەمە ئەوە ڕاستی ئێمە وەکو ڕێکخراو یان وەکو خۆم دانی پیانێم یان وەکو خەڵکی تر کە سیستەم بە سیستەم کارکردن زۆر گرینگە ئەوان لەوێ بە سیستەم کارەکەن مثلەن بۆ نمونە شێوازی ناخواردن سەعات ئەو نەبوون دەرس ئەو نەبوونە پشوو ئەو نەبوونە ئیلزامکردنی ئەم کەسایەتی ئەو کەسایەتی کە دەرسی پێوتینەوە ڕەنگ بێ سەعاتی ڕێی لە ئەستەمبوڵدا بەڕێبڕی بێ بۆی هات پێ بە دەرسمان بەبێ ئەوەی دەقەیەک سانیەک دوا بکەوێت ئەمانە زۆر زۆر گرنگ بۆ جیاواز بۆ لە کۆڕێکی لۆکاڵی و ناوچەی لەگەڵ ئێمە کاک نەبەز لەسەر شاشەکەش ئەیبینین هیچ بڕوانامەیەکتان وەرگرت ئێوەیان سپاسنامە بوو ئەو شتانە چی کە بڕوانامەمان وەرگرت قوربان بڕوانامی بەشداربوومان وەرگرت کە بەشداربووینە لەو دەرسەیە کە سعید وێجا کە خۆی پەرلەمانتارێکی پێشوو بوو دای پێمان بەرپرسی ئیدارەی نور بوو لە تورکیا ئەو ڕێکخراوی دابن لە بەرامبەر ئێمەش لۆگەیەکی خۆمان و دەستخۆشیێکی خۆمان پێشکەشی ئەو سنتەرە کرد باشە ئەو خولا بە شێوازێکی تێروتە سەروتراوەتەوە ئایا دەکرێت ئێوە لە هەرێمی کوردستان بتوانن سیمینار لەسەر ئەو جۆرە خولانەوەی کە ئێوە دیوتانە ڕێکی بخەن بۆی ئەو ئەزمونەی کە ئێوە وەرتان گرتۆ بیگوازنەوە بۆ گەنجان بەڵێ ئێمە نوخوەیەک بووینە لەبەرەوەی پێشتر سابقە و خوێندنەوەمان هەبووە کارلێک و کەلتور و تێکڵاوبوونمان لەگەڵ ئەدەبیاتی نور هەبووە پەیامەکانی نوریش کە مامۆستا کردووی بە کوردی مامۆستا ئیحسان ئەو بۆ عەرەبی وەریجێڕاوە و مامۆستا ڕەسوڵەحیاش بۆ کوردی وەریجێڕاوە هەر ئەتوانین ئەو کرۆکی ئەو بابەتانە بێنین کرۆکی ئەو مادەیە بێنین و ڕوحی ئەو مادەیە بێنین بە گەنجەکانی خۆمانی ئاشنا بکەین ئەوە زۆر گرینگە ئێمە هەروە ئاسان نەچوین ینی بۆ نمونە بڕین کاکە دەرسێکی وعیزانە یان شوێنێکمان خوێندبێ و هاتوێتینەوە نا ئەو جانبە ڕوحیە و ئەو کەلتورە لەگەڵ زانایە و ڕۆشنبیر و سەقافی ئەوەیە ئەتوانین لێرە دەوراتی پێ بکەینەوە ئەتوانین لێرە پێی بڵین ئەو پەیامەی هەیە لە نور ئەو پەیامەی هەیە لەوێ ئەو پەیامەی هەیە لەگەڵ ئەو ژینگەی ئێوە چۆن دەرچوونە چۆن گەشەیان کردووە چۆن بە وڵاتی جیهانە بڵاوبوونەتەوە ڕۆحی فکرەکەیان بەڵێ زۆر بە احتیاجی توانین بین و سوود گەنج لی سوودمەند بێ و بە هەردوو ڕەگەزەوە کە بتوانێت سوودی لێوە بگرێت. باشە با باسێک لە کار و چالایەکانی سنتەری لاوان بکەین کار و چالایەکانی سنتەری لاوان خۆی لە چیا ئەبێنێتەوە کار و چالاکی نوێتان چیە بۆ گەنجان؟ کار و چالاکی ئێمە یەکەم شت کە زۆر گرنگی پێدەین هوشیاری گەنجانە. جا هوشیاری تۆ شەرت ئەوە نییە بتانی بەس بە هاوکاری مادی بە هاوکاری عەقلی بە هوشیاری زۆر گرنگە
پەروەەردە یەکێکە لەوانی کە لە جیهانە کاری لەسەرکرێ و ڕۆڵی گەورەی هەیە و لە دنیای ئێستا بە سیستەماتیک کاری پێوکرێ هەر وڵاتێک هەر ئینسانێک کە بتوانێت خەڵک پەروەردەکە ئەو وڵاتە وڵاتێکی پێشە سندووە وڵاتێکی پێشکەوتووە ئەو ڕێکخراوانی کە بتوانن خەڵک پەروەردە بکەن پەروەردە وا بە ئاسانی ناکرێن بۆیە گەر ئێمە بگەڕینەوە بۆی زانکان ئەڵێ نەگەر تۆ پلانت هەیە بۆ ساڵێک بڕۆگەنم تۆ بکە مەسەلەن بە پلانت هەیە بۆ چەند ساڵێک بڕۆدارێک تۆ بکە پلانت هەیە بۆ 100 ساڵ بڕۆ ئادەمیزادێک فێرکە ئادەمیزاد ئێمە ئەگەر بینەوە بۆ پەروەردەیەکێک لەو شتانی کە زۆر گرینگە خەڵکی زۆر خەسارەمەند دەبێ بەڵام بە ڕۆحی پەروەردە توانین ئەو خەسارەمەندە و زیانە بگەڕێنینەوە بۆ نمونە خەڵکێک کە بیر لە کوشتنی خەڵکە کاتەوە خەڵکێک کە مادەی مخدر بەکارهێنێ ئەبێ تاجر ئەبێ بە بازرگانی مخدرات ئەمانە ئێمە توانین ڕێ لەوە لە کۆمەلگاوین لە پەروەردەوە توانین ڕێ بگرین خۆ بەهێز ناتوانین هەموو دەوڵەتێ دەرگای سجنی هەیە بۆ ناتوانێت ڕێ لەوە ڕێکخراوانە بگرێ ڕێ لەو مادەی هۆشبەر و بازرگانیانە بگرێ ئیلا ئەبێ بواری پەروەردە بێ ئەمە خاڵێک لەو خاڵانە کە ئێمەیشی لەسەرەکەین خاڵەت لەو خاڵانەی کە چالاکیمان هەیە بۆ گەنجکردنەوەی دەورە و خولە سیمیناراتە لەسەر مەسەلەن بۆ نمونە پۆلی شەشمان هەیە چۆن دەرەجاهێنێ چۆن نمراهێنێ چۆن هەڵسو کۆل لەگەڵ پۆلی شەشاکە کە پێشتر 5 بووە 4 بووە نەیبینیوە ئێمە دەین ئەو قۆناغانەیان فێرەکەین خاڵشی لەو خاڵانە هاوکاریە هەر هاوکاریەکی مرۆیی هەبێ ئەوی بە ئێمە بکرێ بۆ قوتابیان خوێندکاران لاوان هەر شتێک لەوانە هەر کارێک کە پێویستی بێمە بێ بەبێ جۆر بدەینە جۆری بیر و ڕاکەی ئامادەیمان دەربڕێ و هاوکاریان بکەین یا لای کەمی جاری وایە ڕاوێژکێکمان پێکە ئێمە لەم ڕاوێژەیە سەرڕاستان و سادقانە شتێکی خۆمانی پێڵین و ڕێگە ڕاستەکەشی پێڵین ئەمە لەوانە هیچکە لەو شتانەی کە چالاکیمان هەیە ئەوەیە کە ئێمە شار بە شار و شوێن بە شوێن گەڕاوین مادەی هۆشبەر مادەی کوحولی مادەی جگەرە خواردن کاریگەری نەگەدی فونەریەکانی لەسەر گەنج لەسەر خێزان کاریگەری خراپەکانی ئاسارەکانی هاتوینە کە باسمان کردو و گرنگجیمان پێداوە هیچکە لەو شتانی کە سیمیناراتمان کردووە بۆ خۆم بەشدارمە لە سیمیناری چاکسازی گەوری سلێمانی کە چوینە ئەو ئەزمونەی هەمان بووە ئەو پەروەردەی هەمان بۆ لێ باسمان کردووە هەتا لەوێ باسێکمان کردەوە کە مرۆڤ چۆن ئەتوانێت لە ناو ئاگرا هەمیسان چرۆ بکە لە بین 4 دیواران نرخی هەمیسان ژیان دروست کاتەوە سنتەری پەرەپێدان بە بەردەوامی هیچکە لەو شتانی ئەمانە کۆنتاکردن لەگەڵ خەڵکی تر و ڕێکخراوی تر و ناوچەی تر و شوێنی ترا ئەم کۆنتاکە کە دروستکەین پەیوەندیەکی ڕێکخراوی دروستکەین پەیوەندێک کە ئەزمونگەرایی دروستکەین ئەمەش بۆ ئێمە یەکێکە لەو چالاکیەکانی سنتەری پەرەپێدانی لاوان لە کوردستانە کاک نەبەس زۆر گرنگە سنتەرێک ڕێکخراوێک کاتێک کە دروستە بێ و بەردەوامی بە کارەکانیەدا بتوانێت گەنج پێ بگەێنێ و دەواازەیەکی بڕوا بکاتەوە کە بتوانێت ئەم گەنجە بەشدار بێت لە چالاکیانی کە لە وڵاتانی تراکرێت ئیتر کۆنفرانسە خولە بابەتی زانستیە ئەمە زۆر گرنگە وەکو سنتەری پەرەپێدانی لاوان تا چەندێک کارتان لەسەر ئەمە کردووەوە بڕیارە لە داهاتوودا گەنجی تر بنێرن بۆ ئەم جۆرە لە خولە زانستیانە و ئەمە ئێوە دەستکراوە یان ئەو تا گرفتیشتان هەیە هەر بەنمونە باسی فیزت کرد باسی باری دارایت کرد ئەمانە ڕەنگە بۆ گەنجێک لە هەرێمی کوردستان قورس بێت تا دەسی بگات بەو جۆرە لە خول دەوراتانە زۆر سپاس گەنج بەداخۆ گەشت بەداخۆ لای خۆمان کۆمەڵی ئالانگاری گەوری هاتووە یعنی ئێرەوە نییە ئێمە بڵێن ینی یەکێک لەو شتانە گەشت بۆ کوردستان بۆ دەرەوەی کوردستان گەشتی ویزەی هەیە یعنی ئەیتا هەوو دەوڵەتە داواتت نەکە ئێمە وەکو دەوڵەتانی ترکین کە بە ویزەی خۆمان بڕین و سەرپشک بین ئەمە یەک دوو لایەنی مادی هەیە یعنی ئالانگاریەکانی دووەم مادی ینی تۆ گەنجێک هانەدەی یا شوێنێکی بۆ دۆزیتەوە کە بەشدار بە دەبێ بیر لەوەشکی تۆم گرفتەمادەی چۆن چارەسەرکە لەبەری تاچی کوردمان ئەونا خۆی توانایەکی ئابووری بە قووەتی نییە کە بڵێ بەس تۆ ئێوە داواتەکە ڕێکخەن خۆمەچم بۆیە بەشداریەکەم و گرنگی پێدەم ئەمە دوو سێ من لە سەرەتاوە ئاماژەم پێکرد ئەوەیە کە ئەوان خاوەن ماڵن بەڵام ئێمە چیمان کردەوە لە تورکیا بووینە سەردانی دوو ڕێکخراومان کردووە یەکێک لە داواکارەکانمان ئەوە بۆ کە ئێمە هەمەهەنگی دروست بکەین لە نێوان ئێمە و ئێوەیە هەر کاتێک ئێوە کە ئاتانوێ گەنجێکەکەنەوە بۆی گەنجەکانی ئێمە بەهرەمەند بن سوودمەند بن پێمان بڵێن ئێمە خەڵکتان بۆ ئەنێرین کە ئێوە جێگایمانەوە و خواردن و ئەوانەی کە لە ئەستۆ بگرن لای کەمی ئێمەش بتوانین بەشی فیزەکە و خۆشی بتوانێت بەشی تکت و ئەوانە ببڕێ و بەشدار بێت لەم گەوهرە گرینگە
ئەمە ئەمەمان پێوتون هەم داواشمان کردووە داواشمان نەکردووە قۆرخیکەن لە خۆمانە ینی بۆ نمونە بەس خۆمان بین من ئەگە جاریکە دووبارە خوا دەرفەتە بداتەوە بە من ناڕۆم وەکو شخصی خۆم بە گەنجێکی تر بە هاوڕێیەکەم ئاینێکم کەسایەتێکی تریە دەمەڵێم لەبەرەوەی با ئەوش ئەو ڕێکخراوە ئەو شوێن و ئەو ناوچەیە ببینێ ئەو بەڵگە مێژووی و کەلتوری و سەقافی و خوێندەواری و ئەو ژینگە جیاوازە ببینێ وەکو سەدەری پەروێدانی لاوان ئیشی لەسەرەکەن بۆ داهاتوو نەک ئیشی ئەولەوێتمان بوو یەکێ لە ئەولێتی کارەکانمان بووە کە دانیشتوونی لەگەڵ ڕێکخراوەکانە باسیەوەمان کردو یەکێ لەو ڕێکخراوانە کە باسمان کردەوە IHH بووە کە ڕێکخراوی ئەحیا بووە کە لقی زۆر بووە لە دەوڵەتان داوامان لێ کردووە هەماهەنگیەک کۆنتاکێک دروست بکەین لە نێوان ئێمە ئۆیۆیە بە هەوەی کە سوودمەند بین لەوەی کە قوتابیەک خوێندکارێک لێرە بنێرین بۆ زانکۆکانتان لێرە بنێرین بۆ ڕکشۆبەکانتان بۆ سیمینارەکانتان بۆ مؤتەمەرەکانتان بە هاوکاری ئێوە بێ و بەڵام لێرە ئێمە کاری بۆ بکەین لێرە ئێمە بتوانین ئەو گەنجە دەستنیشانکەین کە بزانین لیاقەتی هەیە ڕۆڵی هەیە ئەتوانێت سوودمەند بێ کە بڕاتە ئەوێ بە کورتی جۆرێک لە جۆرەکان سەربەرزمانکان نەکەوەی کە ببێ بەبار بەسەر کۆمەڵگاوە بێتەوە باشە ئەو پەیوەندی کە لەوێ دروستان کرد لەگەڵ چەندی وڵاتی جیاواز و چەندین ڕێکخراوی جیاوازدا هیچ بیرتان لەوە کردەوە کە قسە لەسەر ئەوە بکەن کە ئایا ئەگەر کەسێکی بەتوانا و هەروەها لە بواری زانستیان هەر بابەتێکی دیکە بیهێنن لێرە خول و سیمیناری بۆ بکەنەوە کە کۆنتاکەکەی کە گفتوگۆەکەی هەموو ئەمانە بە دەرەکەوێ یەکێ لەو شتانە ئەوەیە کە تۆ ساحەکەی تۆ شوێنی تۆ گونجاو بێ بانگێکی هەڵی فەرموو ئەم دەرس و دروسانە لێرە ئامادەیە وەرەبی بڵێرەوە هەموو ئەوانەمان کردووە هەم بۆ لای ئێمە هەم بۆ لای ئەوان کارمان لەسەر ئەوانە کردووە شەرنی ئێمە هەر بڵین تابعین و خۆمان لەوانە بتوێنینەوە ئێمەش ڕێکخراوێکین ئێمەش سەنتەرێکین گرنگیمان هەیە لە هەمان کاتاوتومان ئەگەر ئێمە مؤتەمەرێ بکەین کارێک بکەین ئامادەیمان تایە دەربڕیەوە کە داواتی ئەوان بکەین ئەوانیش ئاشنا بن بەم ئەدەبیاتی ئێمە ئەوانیش ئاشنا بن بەم شوێنەی ئێمە ئەوانیش ئاشنا بن بەم ڕێکخراوەی ئێمە ئەوانیش ئاشنا بن بەم گەنجولاوانەی ئێمەش خاوەنی کۆمەڵێک تواقە و توانای بەرز و گرنگین ئەشێ لە هەر دەرفەتێکا کە دەرفەتمان بۆ بگەنجێ بۆ تاچی کورد گەشەیەکی زۆر گەورە بکە باشە من وەڵا حەزەکەم ئەو پرسیارە بکەم لەوێ تا چەندێک ئاماژە بە بەرهەمەکان کرا ئایا هیچ توانیتان سوودمەند بن لەوەی کە شوێنی جیاوازتریش ببینین واتە هەر ئەو چالاکیانە نەبێت کە لە دامەزراوەکە بمێنیتەوە ینی هیچ جیاوازێکی تیا بوو بەڵێ جیاوازی تیا بوو جیاوازی ئەوەیە کە تۆ ئیشەکانی خۆت مەسەن لە یەک شتاقەتیز نەکەی ئیشەکانی خۆت سیرەکەی ئەگەر ئێمە سێری ڕێکخراومان کردو سەردانی ڕێکخراومان ڕێکخراوەیە ئیشی مرۆییەکە ئیشی فراگوزاریەکە ئیشی پەروەرداکە ئیشی ڕێخستنەکە ئیشی تەرتیبکردنی خوێندکارەکە قوتابیەکە هەموو ئەمانە تۆ دەرەچی کە ئیشەکە لە یەک ئیشەکان نییە بیرێکی فراوانترت بۆ دێ ئاسۆی بیرکردنەوەت فراوانترە بێ بە حکمیەوەی کە ئەوان ئەزمونیەکە گەشت لەوەی کە گەشتێکی زانستی و گەشتێکی ڕێکخراوە واتە ئێوە گەشتیشتان کرد لەگەڵ ئەوە بەڵێ مەستمە ئەو گەشتە هەر ناکاتە ئەوەی کە بەتەنها تۆ بی بەلایەنێکی فیزیکی ئاسۆی بیرکردنەوەت فراوانەکە کە ئاسۆی بیرکردنەوەت فراوانەکە یعنی ئەمە وەکو کتێب و ناو کتێب نیە ئەوەیە کە خۆت بە واقعی بینی بە واقع بیر لەواکەیتەوە بیتەوە بۆ هەرێمی کوردستانیش بۆ گەنجانەی خۆشمان ئەوان چیان کردووە تۆ هەوڵی زیاتر بدەیت ینی گەنجی وامان ڕێکخراوی وامان بینیەوەی بیمەی قوتابیانەکەم بیما و پارەیەدا بیمەی کۆمەڵایەتیمان هەیە بیمەی چاودێری تەندروستیمان هەیە بیمەی بێکاریمان هەیە ئەو هەوڵەدا مەسەن چەندین قوتابی بیمە بکە ئێمە ئاگەر ئەمانە بینینەوە ئەمە زمونانە بینەوە ئاسۆی بیرکردنەوەی ئەم ڕێکخرا و سەنتەرانە فراوانترە بێ بەڵێ ئێمە کاتمان بە کۆتایی هاوکاک نەبەت دەستە خۆش بێ سپاس بۆ نەبەشوانی بەشداربووی خۆل لە ئیستانبول سپاس دەکەین کە لەم تۆرە لەگەڵمانە بووی بۆ کاتی پێبەخشیت بۆ زانیاریەکانت کە زۆر سپاس ماندووتانمان کرد سپاس بۆ پەیامەکەشتان زۆر زۆر سپاس خۆشحاڵ بن